من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه. شەهیدێک پەرلەمان دەکاتە سەنگەری بەرگری. سەرکردەیەک 15 ساڵە لە ژیاندا نەماوە، بەڵام بەردەوام لە دڵی هاوڕێیان و عەدالەت خوازانی هەرێمی کوردستاندا دەژێت. مامۆستا عەلی باپیر هەموو تەمەنی خۆی لە خزمەتی ئیسلام و کورد و لە دژایەتی حیزبی بەعسا بەسەر بردووە. مامۆستا عەلی باپیرێکە برای خۆی لەسەر ئیسلام لەسەر کورد ڕەمی کردووە. کێم پێم بڵێن لە تاریخی ملەتی کووردا ئەو موقیفەی مامۆستا عەلی باپیری بووە. 15 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەکەم ڕۆدا و لە 5 تشرینی یەکەمی 2006 مامۆستا محەممەد سەنگاوی سەرکردە و پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لەلایەن دەست و گروپێکی تیرۆریستی لەگەڵ شۆفێرەکەی بە ناوی سەلاح ڕفێندران و دوای ئەشکەنجەیەکی دڕندانی مامۆستا و شۆفێرەکەی بێڕەحمانە شەهید کران. بێگومان مامۆستا شێخ محەممەد وەکو پارچەیە کە بەڕاستی لە جگەر و دڵ و هەناوی ئێمە جیابۆتەوە، بەڵام ئێمە دڵخۆشین بەوەی کە لە ژێر بەیداغ و عەلەمی لا إله إلا الله محمد رسول الله دا صلى الله تعالى عليه وسلم ئەو ژیانە پاکەی بەخوای پەروەردگار سپاردووە. لە میانی بەرنامەیەکی دۆکیۆمنتاریدا لە ژێر ناونیشانی شەهید سەنگاوی شەهیدێک پەرلەمان دەکاتە سەنگەری بەرگری کە لەلایەن کەناڵی ئاسمانی پەیامەوە ئامادە کراوە. هاوڕێ پەرلەمانتارەکانی مامۆستا محەممەد سەنگاوی لە فراکسیۆنە جیاوازەکان باز لە ڕۆڵی گەورەی مامۆستا و کۆشش و بەرگریەکانی لە مافەڕەواکانی گەلی کورد دەکەن. خەسارەیەکی زۆر گەورە بوو لە کورد و کوردستان و خەسارەیەکی گەورەش بوو لە کۆمەڵی ئیسلامی و من تەمەنا دەکەم کۆمەڵی ئیسلامی دائیمەن ئەندامی چاڵاکی وەکو مامۆستا محەممەد هەربژێرن بۆ بەرلەمانی عێراق چونکە لەوێن دەلێکە بەڕاستی جگە لەوەی خوڕەوەشت بەرزی و جگە لەوەی ئەندام پەرلەمان دەبی چەند سیفەتێکی تایبەتمەندی هەبی، بەڵام لە هەمان کاتیدا دەبی ڕۆحی کوردایەتی بەهێزی هەبی. من تا بەیانی گریام وەکو منداڵێک بۆ مامۆستا محەممەد، چونکە مامۆستا محەممەد ئەو خۆشەویستی ئەمن بۆیم هەبوو، ئەو خۆشەویستی ئەویش بۆ من هەبوو، هەردوو یعنی متەبادل بوون لەگە یەکتری. تا بەیانی من نەمتانی بنم چەندی حەولمدا باوڕێتان هەبی بە ناو دڵمەوە دەرم بۆ باوکی خۆم هەندە نەگریامەکە بۆ مامۆستا محەممەد سەنگاوی هەندە گریام، چونکە ڕەفیقێکی هەندڵ سۆز بوو. مامۆستا محەممەد سەنگاوی نمونەیەکی بەرزی وەفاداری و خۆبەختکردن بووە. هەروەها بەردەوام هاوڕەکانی وەک بەرزترین نمونەی کوردێکی موسڵمان بۆ بەرگریکردن لە مافەکانی گەلەکەی سەیریان کردووە. ئێمە زۆر استفادەمان لە مامۆستا کرد بەڕاستی وەکو ئیسلامیەکی ڕاستەقینەی کورد، نەک ئیسلامیەکی مستەورەت. هەرچەند خۆی کابرایەکی ئیسلامی بووە، بەڵام لەسەر مەسەلە نەتەوەیەتەکان ئەگەر بڵێم لە ئێمە تونتر نەبووە لە ئێمە کەمتر نەبووە بە دیفاعکردن لەسەر ئەو مەسەلانە. دوو ئەرکی بووە جگە لە دیفاعکردن لەسەر قەزی ئیسلام، دیفاعکردن لەسەر نەتەوەی کورد. ئەمە زۆر مهم بوو بەلای ئێمەوە. کو بڕیاردەری هاوپەیمانی کوردستان جگە لە زەمالەت و برادەرێکە وەڵاهی شانازیم بەوە دەکرد کە ئەم پیاوە بەشێکە لە هاوپەیمانی کوردستانی لە کۆبوونەوەکانی هاوپەیمانی کوردستانی لە مەحزەر نووسراوە کە چەند تەرحی بەنایی هەبووە، چەند قسەی باشی کردووە بۆ بەرژەوەندی ئەم میلەتە هەژارە. دکتۆر عەبدوڵڵا برادرانی یەکێتی هاتن بە یەکەوە دانیشتومان با بە یەکەوە بگرین. ئەو ڕۆژە حتاوەکو ڕۆژ بۆتەوە بانگی داوە من و دکتۆر عەبدوڵڵا یەک لەحزە نەوەستاوین لە فرمێس ڕشتن. ئەوەندەی بۆ مامۆستا محەممەد فرمێسکم ڕشتووە لە ژیانمە بۆ کەسم نەڕشتووە بەڕاستی. باش ئەوەی لە 5 تشرینی یەکەمی ساڵی 2006 مامۆستا محەممەد سەنگاوی دەڕفێنرێت هەمان ڕۆژ هەواڵی شەیدکردنی دەگاتەوە هاوڕێکانی، دواتر و لە شەوی 6 مانگ تەرمەکەی دەگاتەوە کوردستان و ئەو شەوە لە نێو مزگەوتدا و لە ژێر ڕێژنەی فرمێسک و دوعا و قورئان خوێندنی دۆست و هاوڵانیدا دەمێنێتەوە. پاشان و لە بەرەبەیانی 7 دەی 2006 تەرمەکەی بەڕێزەوە لە نێوە پێشوازێکی گەرمی هاوڵاتیاندا بەرەو گۆڕستان بەڕێکرا و لە نێو گریانی بەکوڵ و پرسە و ماتەمینی و خەمێکی قوڵ لە ژێر ڕێژنەی دەنگی تەکبیر و پەرچەمی تەوحید و یەکتاپەرستی و بە ئامادەبوونی هەزاران کەس لە هاوڵاتیان و نوێنەری حزب و لایەنە سیاسیەکان تەرمەکەی لە گۆڕستانی کاگ ئەحمەدی بۆنخۆش بە خاک سپێردرا. دەمەوێ بێجگە لە جانتا دیبلۆماسیەکەت جانتای دڵت بکەمەوە و بزانم چەند چکولێرت بۆ منداڵەکانت پێیە، بزانم چەند دەماچت بۆ ڕوومەتی 5 کۆرپەکەت هەڵگرتووە،
دەمەوێت بزانم لە بەخا گەرگەڕا بایتەوە سەردانی کام مزگەوت و کتێبخانەی شارەتە کرد کام کتێبی نوێتەنووسی ژیانی چ شاعرێکت ئەگوشیە سەردوولێوی کاغەزێک ئەی مامۆستای شەهیدی پەرلەمانتار کوا وەڵامت تۆش بۆکو عەبدوڵای قەسرێ و مەلاوریا و کەیوان و کۆساری وەڵامەکانت بردەوە قیامەت شەهیدبوونی مامۆستا محەممەد سەنگاوی کە لێنێکی گەورەی دروست کردو بوو بە یەکەم شەهید و تاکە شەهیدی پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لەسەر داواکردنی مافاڕەوەکانی گەلی کورد و پاراستنی بەها بەرزە ئاینی و کۆمەڵایەتەکانی گەلەکەی گیانی خۆی بەخت کردووە و شەهید کراوە.